هەرچەندە بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان کارکردنی ڕێکخراوەکانی ژنان ڕەت دەکەنەوە و پێیان وایە بەشێک بوون لە هۆکاری زیادبوونی کێشەکانی ژنان، بەڵام ڕێکخراوەکان بوونیان بە گرنگ دەزانن. لە کاتێکدا بەشێکی زۆر لە ئافرەتان لەبەر هەژاری و نەبوونی سەرچاوەیەکی مادی گونجاو بە بەرچاوی ڕێکخراوەکانی ژنانەوە ڕوبەڕووی دەیان کێشەی کۆمەڵاتی بوونەتەوە نەبیندراوە گرفتەکانیان چارەسەر بکرێت. بەشێک لە ئافرەتان بوونی ڕێکخراوەکان ڕەت دەکەنەوە پێیان وایە شیرازەی خێزانەکان تا کاتێک بێگرفتە دوور بن لە ڕێکخراوەکان. ئەو جیازەوەی ئەوانی کە لەناو کۆمەڵگەکە دیارن زیاتر ئەوان ئەخەنە بەرچاو، یعنی ئەگەر تووشی ڕووداوێ بن تووشی کارەساتی بن زیاتر ئەوانە دەرەخن، یعنی ئەوانی کە پشتڕێکخراون هیچ یعنی چەند تووشی کێشە بن تووشی مەشاکیل بن ئەوانە پیشان نادرێت چونکە ئەو جیاوازیەکەیە. ڕێزی ئافرەت لەگەڵ ڕێزمە کواگیراوە ئێستا بۆ نمونە بەڕێزم من خۆم خاوەن پێداویستێکی تایبەتم لە ماڵەوە دانیشتوم، من مناڵێکیشم هەیە جیابوومەتەوە لە مێردەکەم لە هاوسەرەکەم، من ئەمەوێ ئیشە فەراهەمکەم ئیشە بەدەستبێنم نامخەنە سەر ئیشە لەبەرێڵێن تۆ کەم ئەندامی ئێ باشە خۆ من کەم ئەندامم خۆی گەورە بەهرێکی پێبەخشیوم ئەتوانم منی ژۆک و چاوسەڵەکان کارکەم. لە هەرێمی کوردستان تا پێش هاتنی ڕێکخراوەکانی ژنان کێشە و گرفتەکانی ئافرەتان و خێزان کەمتر بوون. ئێستا بەدەیان ڕێکخراو لە بواری ژنان چالاکیان هەیە، بەڵام کێشەکانی خێزان و ئافرەتان بەردەوام ڕوو لە هەڵکشاندایە. ئەوەش بەلای ئافرەتانەوە سروشتی نییە و بوونی ئەو ڕێکخراوە زۆرانە دەخەنە ژێر پرسیارەوە. وڵی وەکو ڕێکخراو نازان، بەڵام زیاتر بەهۆی تەکنەلۆژیا لەم سەردەمایە زۆر شتی خراپتر ڕوو ئەیە ئافرە زیاتر چاو لە دەرەوە بوو ئەبێشتی تر ئەبینە چاولێکەری هەیە، ئەوانە زۆر یعنی هۆکارە بۆ تونند و تیژی ئافرەت و ئیتر تێکچوونی باری خێزانی. خۆم هیچ کاتێ بڕوان بەوە نییە بڵان مافی ئافرەتان و پشگیریانەکەن و ئەوانە بێ ئافرەت خۆی یعنی کە سوکاری پشگیری بێ نەوەک خەڵکی تر. زۆربەی ئافرەتان هاوڕان لەگەڵ ئەوەی پێویستە خۆشەویستی نێو خێزانەکان و شیرازەی خێزان پارێزراو بێت و کێشەکانی خێزان نەخزێندرێتە نێو ڕێکخراوەکان، چونکە وەکو ئەوە دەبیندرێت کرمێک بخرێتە نێو سێوێکەوە و سێوەکە بە تەواوی دەگەنێت. پێویستە بنەماکانی ئاینی ئیسلام زیاتر برەوی پێ بدرێت، چونکە ئەو خێزانانەی زیاتر پابەندی ئاینیان هەیە کەمتر کێشە و گرفتیان هەیە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.